زان و خۆشەویستان لە سۆران ناوەندی زری خاڵ بە هاوکاری ئەنجومەنی کۆمەڵی دادگەری سۆران ئەستاون بە بەخشینی سەدان کتێب بە کتێبخانەی سۆران نەزانم ئەگە سەدان کتێبی بەڵام لە دیمەنەکانە دیارە کتێبێکی زۆریان بەخشیەوە بۆ کتێبخانەیە پێکەوە بینەری ئەو ڤیدیۆ دەبینەوە بارەیەوە. بەناوی خۆی بەخشندی میهرەبان لە بەشی پەروەردە و بانگەواز لە ماڵبەندی سۆران بە هاوکاری ناوەندی هزی ڕۆشنبیری خاڵ ئێمە هەستین بە گەیاندنی کۆمەڵێک پەرتووک کتێب با کتێبخانەکانی سنووری ئیدارەی سۆران. من زۆر سوپاسی ناوەندی هزی ڕۆشنبیری خاڵ ئەەکەم کە لەم جۆرە کارانە بەردەوام بن. بووە سوپاسی کتێبخانەکانیش ئەەکەم ئەوی گشتی و فەرعەکانیشیان کە بەدڵێشی خۆشەوە پێشوازیان لێکردین کە خۆشحاڵ بوون زۆر. ئێمە بتوانین لەمە دووە زیاتر هاوکاریان بین ئەو پەرتوک بگەینین بەو پەرتوخانانەکە لە سنووری ئیدارەی سۆران هەنا، چونکە لار شوێنێ ئەگەر کتێبخانە گەشەی کرد بەرەو پێش و حتمەن دیارە خەڵکەکە بەرەو پێش و گەشەی کردە و لانی ڕۆشنبیری زیاد بووە. بەناوی خودای گەورە و میهرەبان زۆر سپاس بۆ مامۆستا موسلم کە ئەوروکە هاتن جەماعەتی مەڵبەندی کۆمەڵ لە سۆران سەردانی کتابخانەی گشتی سۆرانیان کرد بە پێشکەشکردنی کۆمەڵە کتێبی بەسوود بۆ کتابخانەی گشتی سۆران کە هیوادارم هەر بەردەوام بن و چاومان لێیە هەموو کەسانی دەسەڵات لە سۆران بتوانن وەکو ئەوان چاو لێ بکەن خزمەت بە کتابخانەی گشتی سۆران بگەینن بە هەدیەکردنی کتێبی بەسوود بۆ کتابخانەی گشتی سۆران. زۆر سپاسی ناوەندی هزری خاڵەکەین دەستخۆشیان لەکەین کە بە یارمەتی کۆمەڵی سۆران ئەو کتێبیان پێشکەش بە کتێبخانەی ڕوان دەست کرد دەستخۆشیان لەکەین دووبارە سپاسیانەکەین. زۆر زەرورە زۆر کەس دێت زۆر کەسی شەیە کتێبی پێشکەش بە کتێبخانە کردێ معدلیش ئەوە بەردەوامەبی خەڵکەتی زۆر سەردانی کتێبخانە کە خاستن قوتابیەکان بۆ سەرچاوەکان زۆر ئەو دەڤەرە هەموو لەسەر کتێبخانەی ڕوانزە. بەڕاستی هیوادارم هەموو کەس نمونیان زۆر بی وەکو ئێوە کتێبەکان پێشکەش بە کتێبخانەی گشتی ڕوان دەست بکەن. بێگومان کتێب یەکە لەو شتانێک کە زەروریەتە لە حیاتی ئینسانی ئەوانێک خاوڕێی کتێبن ئەوانە نەکە خەڵکی ڕۆشنبیرن لە ئاستی کۆمەلگا خەڵکی ڕێز لێ گیراون خەڵکەکن کە ڕاوێژانە میشە لەگەرەگرێ. سوپاسی ناوەندی زری خاڵەکەن باوکاری مەڵبەندی سۆرانی کۆمەڵی ئیسلامی کۆمەڵک پەرتوشی بە نرخیان بە دیاری بۆ هیناینە سوپاسیانەکەین جێپەنجەیان دیارومێ دەکەین نمونیان زۆر بێ.